ئەمێ هەڵوێستی ڕاگەیاندنەکانی باشوور بنرخێنم کە هەندێکیان ڕەخنە بکەم، هەندێکیانیش سوپاس بکەم کە باەخیان بە چالاکی مانگرتن داوە لە باشوورە. هەڵبەتە ئەو کەناڵانە کە باەخیان بە چالاکی مانگرتن لە باشوور داوە، کەناڵی ئاژانسی ڕۆژنیوز باەخێکی تەواوی بە گواستنەوەی چالاکی مانگرتوان داوە لە باشوورە. من لێرەوە سوپاسیانەکەم، هەڵوێستی ئەوان بەرز دەنرخێنم، کاری ئەوان پیرۆزە. ئاریان تیڤ، کەناڵی ئاریان تیڤ باەخی تەواوی بەو چالاکیە داوە. ستێرک تیڤ لەگەڵ ڕۆژاوا تیڤ لەگەڵ ژن تیڤ سوپاسیان دەکەم کە باەخیان بەو چالاکی مانگرتنە داوە لە باشوورە، چ بە چاوپێکەوتن چ بە وەکو کەناڵ سەردانیکردن بێ. سوپاسی وێبسایتی سوشیال میدیای سنوور میدیاکەم کە باەخی بە گواستنەوەی ئەو چالاکی داوە، چ وەکو لایف چ وەکو گەیاندنی پەیامەکە و بڵاوکردنەوەی. من لێرە کاری ئەوان بەرز دەنرخێنم، کاری ئەوان هەرە پیرۆزە. ڕەخنەم لە ئەو کەناڵانەی باشوور هەیە کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانن و هەمیشە خۆیان وا پیشانداوە کە بەرەی گەلن و دژی وڵاتانی داگیرکەر بوون و خۆیان بە خاوەنی ئەم وڵاتە زانیوە. وا پیشان دەدەن کە ئەوان هەمیشە داکۆکیکار بوون لە مافی تاک بە تاکی ئێمە لە وڵاتەیە. بەداخەوە ئەوە من بۆ نزیکەی 2 مانگە مانم لە خواردن گرتووە و کۆمەڵێکی دیش لە باشوورە ئەو هەڵوێستیان ڕاگەیاندووە. ئەوان تا ئێستا هیچ دەنگێکیان نەبووە بە وشەیەکیش ئەو مانگرتنیان نەگواستۆتەوە یاخود دەنگی ئێمەیان نەگەیاندووە. ئەگەر ئێمە هەڵوێستێکی وامان ڕاگەیاندبێ و جێی باەخی میدیاکانی دەرەوە بێ و جێی باەخی وڵاتان بێ، بۆچی ئەمان ئێستا هیچ بێباەخی دەکەن لێرە؟ دیارە ئەمانیش دیسانەوە پلانی دژمن جێبەجێ دەکەن، دەیانێ ئەو هەڵوێستی ئێمە بێکاریگەری بێباەخکەن. ئەم هەڵوێستی ئێمە مەسلەیەکی دیرۆکیە، دەبێتەوە هەموو گەلی کورد بە گەورە تەماشای بکات، پەیامی ئێمە بگەێنێت. دیسانە ئەوان ڕەخنە دەکەم بۆ ئەو بێباەخیکردنیان. هیچ جیاوازیەکی ئەوان لەگەڵ کەناڵێکی تورک، کەناڵێکی فارس یا خۆت کەناڵێکی داگیرکەری ترا نەبووە. هیچ جیاوازیەکی ئەوان لەگەڵ کەناڵەکانی دەستسەر بە دەسەڵاتان نەبووە، چونکە ئەوانیش دیسانەوە ئەوەی لە کەناڵەکانی دەسەڵاتەوە پەخش دەکرێت بە گوێی خەڵکا دەدرێت و خەڵکی پێدەگەوجێنن، تەنها ئەوانیش ئەوان بەشێک لەوە پەخش دەکەن و خەڵکی پێدەگەوجێنن. زۆر سوپاسی ڕۆژنیوزەکەم کە ئەمە چەند جاری کە دێن بۆ لامان سەردانەکەن لیقاەکەن، سەردانی من و هەڤاڵ هەرێم مەحموودەکەن کە لە گەرمیان تقریبان 52 ڕۆژ زیاترە هینی گردووە مانی گرتووە. چەند جاری سەردانیان کردو، لقایان کردو لەگەڵێ منیش ئەوە 20 ڕۆژ زیاترە بۆ 21 ڕۆژە چێ مانم گرتووە. چەند جارێکە لقام لەگەڵەکەن تێن سەردانمەکەن، ئیتر ورم بەرزە بێتەوە. زۆر خۆشحاڵ بم بە سەردانکردنیان. ئیتر ئەمەوەی لە ڕێگای ڕۆژنیوزەوە پرسیارێک و ڕقنەگرنێک لەو دەستگا ئالامیەکان تر بکەم. ئایا بۆ سەردانیان نەکردووە؟ هیچ هەواڵێکیان نەپرسیوە؟ زانن ئالام دەورێکی زۆر گرنگی هەیە، نەتەنها لە ئەوروپا بەڵام لە هەموو جیهانە. حتى لە وڵاتی خۆمانیش ئەبێ دەوری گرنگی زۆر هەبێ، ئەگە تەلڤیزیۆن بێ، ئەگە سەتەلایت بێ، ئەگە ئینتەرنێت بێ، سێرکە لە جیهان هەمووی ئەگە ڕووداوێک هەبێ، خەبەرێک هەبێ، یەکسەر بەڵاوەکرێتەوە لە هەموو وەسایلی ئالام. ئەگە بە پشگیریکردن بێ یا دژی ئەوەش بێ، ڕقنەگرتنیش بێ، پرسیارەکەن بۆ لەبەر چییە، چی هۆی ئەم ڕووداوە چییە. بەڵام دەستگاکان لای خۆمان بەداخەوە هیچ کەس سەردان نەکردووە، کەس پرسیاری نەکردووە، کەس لێکۆڵینەوەی نەکردووە. تەنها بە ڕقنە نەبێ، بەڵام با بە پرسیارش بێ ئایا سەبەبی چییە. اینجا هۆیەوەیە داواکەین پرسیارەکەین، بۆیە دەستگا ئالامەکان و میدیا لا ئێمە بۆ پرسیار ناکە، بۆ سەردان ناکە، چونکە میدیا دەنگی خەڵکە. ئێستا ئەوەی لەسەرمان ئێمە چالاکیمان کردووە، ئەو بەشێکی تر لەسەر میدیایە دەنگی ئێمە بگەینە بۆ وڵاتانی تر بە جیهان هەمووی داوای مافی سەرۆک بکە، داوای مافی کوردان بکە. ئایا بۆ ئەو ئەرکەی لەسەر شانیانە میدیا نایکە؟ یعنی با بڵێن مەسەلەن ئێستا کە لە تورکیا لە 1950 ئەو جینۆسایدە کرابوو و قەتڵ عام کرابوو دژی ئەرمەنیەکان، دوای ئێستا 104 ساڵ بەسەری چووە، دوای 100 ساڵ، دوای 104 ساڵ میدیا دەوری وای هەبوو هەموو دنیای بەوەی ناسان کە ئەو قەتڵ عامە کرابوو لەلایەن سیستەمی تورکیاوە دژی ئەرمەنیەکان. لەبەر ئەوەی میدیا دەورێکی گەورە هەبوو، ئیتر ئەو وڵاتانی جیهان هەمووی چۆن بڵێ احتیمامیاندا بە کێشە ئەرمەنیەکان و هەوڵەدەن کێشەکەیان حەلکەن. باشە بۆ میدیاکان خۆمان داوای مافی ئێمە ناکەن یا داوای چۆن بڵێ دەنگی ئێمە بە جیهان ناگەێنن.